بەڕاستی چەند ڕۆژە ئەمن نەخەوم هەیە نەڕۆژم هەیە بڕوادەکەی ماڵێم ناردەوە ماڵی داچی بێتاقەتم تووڕەمە لە نیوچوانی ئەو دوو شەخسەی کە لایف دەکەنەوە و قسە بەخۆ بە پێغەمبەری دەڵێن یعنی تکام لە خوشک و برایان هەیە هەرچی پێیان دەکرێت بابیکەن ڕیپۆرتیکەن هاچیکەن هەرچی بێ بەس ئەو پەیجێ و زەلامەی ڕاگرن یعنی بەڕاستی لە ماڵی خۆم عاجز بوومە لەسەر یعنی ئەو مۆزوعی زۆر بێتەحەمل بوویمە. قوربانگیان بام یەک شێکت پێ بڵم طبعا سيهزم الجمع ويولون الدبر باوەڕت هەبێت ئەم حەوت هەژ ملیاری سەرزەوی هەر هەمووی دژایەتی ئەم ئیسلامە بکە ئەڵڵا وعدی داوە سيهزم الجمع ملی هەر هەمویان ئەشکێت ملی هەر هەمویان ئەشکێت ئەو 3000 کەسەی کە بەدیار ئەو دوو مولحیدە درۆزنە کەذابەوە دانیشتوونە یەقینەتە بێ ملی هەر هەمویان ئەشکێت و ئەو ئیسلامە قەترەیە زەرەری بەرناکەوێت و مسلمانان زیاتر بە عیزەتە بن بۆیە قوربانگیان یەقینەتە بێ خوای گەورە خۆی دڵنیایی داوە ئەو دینە سەر ئەخات ئیمڕۆ بێت یا بەیانی یا 100 ساڵی تر و مسلمانان ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەندنان تا ئەوان یەکێ سار دەکەنەوە ئێمە دەیتر ئەیەنینە سەرخەت تا ئەوان یەکێک لە مسلمان بوونەوە ئەکەن بە کافر و ئەکەن بە مولحید ئێمە هەزار لەوان ئەهێنینە ناو ئیسلامەوە بۆیە يدخلون في دين الله أفواجا يقينة بيت ئەگەر کوردێک لەم باشوورە هەڵگەڕێتەوە مرتد بێتەوە سەتەها خەڵک هەیە لە وڵاتە ئەوروپیەکانەوە مسلمان ئەبێ و ڕوو لە مەکە و مەدینە ئەکا حەج ئەکا عومرە ئەکات ئەبێ بە تاڵبی قورئان و فێرخوازی ئەم شەریعەتە بۆیە دڵنیا بنەوە ئەو ئیسلامە سەر ئەکەوێ بە 2000 و 3000 گوێگری ئەوان هیچ لەم قەزەیە ناگۆڕێت ئەمە ئەم صراع لە بینی حەق و باتڵە تازە نیە برا جوانەکەم تازە نییە تۆزیە پشودرێژ بن ئارام بگرن ئەو 2000 ماوەیەکی تر ئەپوکێتەوە نامێنێت شتەکە تازەیە لە بەرچاوی خەڵک تازە کۆمەڵی قسە ئەکەن ئەم قسانیان سواوە و ئەو خەڵکەشی من ئەمە پیانەمە تۆ دووبارەی ئەەکەمەوە ئەو خەڵکەشی کە گوێگری ئەوانە کە گوێیان لێ ئەگرێت کاتێک ئەبیستی جنێو بە پێغەمبەرەدەن صلی الله عليه وسلم بەخوای گەورە سوکایەتی بە دینەکەت ئەکەن هیچت بۆ ناکرێ بە تەمای بەس بە خەفەت یان لایکەکانی ئەوان زیادکەیت و ڤیۆکانی ئەوان زیادکەی وەکو ئەو مولحید دەبیت وەکو ئەو بێدین ئەبی لا ئیلاهە ئیلا اللهکەت هەڵ ئەوەشێتەوە ئەڵڵا ئەفەرمێ ئینەکم ئیذا مثلهم تۆ بەس بە گوێگرتنت لە کوفرەکانی ئەو بەس بەچوونە ناو لایڤەکەی ئەو قەرەباڵغکردنی لایڤەکەی ئەو کافر ئەبیت ئیتر هەرچەندە نوێشکەی هەرچەندە حەج بکەی هەرچەندە خۆت بە مسلمان بزانی بەس بەوەی کەوا دەعمی ئەو ئەکەیت لایڤەکەی ئەو قەرەباڵغەکەی بەوە پێی کافر ئەبیت ئەوە ئەڵڵا ئەفەرمێت وقد نزل عليكم في الكتاب لو قرآنيا نسراوة أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم هر كبيستت قالتو قبو شريعتا أكري بخواي قوري أكري بمحمد أكري عليه الصلاة والسلام فلا تقعدوا معهم لقال يانا دا منيشن مشنا الله فكان يانوا أجر دانشتيتو بردوان بيتو جود قرد بو كفروا بالرزكاني أوان إنكم إذا مثلهم وەکو ئەوانت لێ دێت ئەنجا تۆ وەکو منافقێک گۆڕاگری و کاتە ئەنجا لە کۆتایی ئاەتەکەشا الله وعدی داوە إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا هەموو کافر و منافقەکان و ملحیدەکان لە جەهەنەما بەیەکەوە ئەسووتێندرێن خوای گەورە هەمویان بەیەکەوە کۆکاتەوە بۆیە یعنی ئەو ئیسلامە پەکی ناکەوێت و مسلمانان نادۆڕێن لەبەر ئەوەی 2000 کەس بە دیار لایڤێکەوە دانیشتوون ئەدەما مساو ڕوونکردنەوەی تو قوربانی ئەو دەمەت بم ئەو ڕوونکردنەوە زۆر مهمە کە خەڵک نەستە ناو لایڤی وان بەڕاستی ئەمن بۆیان نردمەوە ڕۆی دوو لایڤی مسلمانان بەشداریم کەن گوتم ڕزای خواتان لێ دەکەم ریپۆرتیان لێدن و بە خەڵکیش بڵێن با نەستە ناویان